چەتەی خوێن ڕێژی بارزان چەتەی خوێن ڕێژی بارزان کوردستانیان هەڵوەشان کوردستانیان هەڵوەشان سەری ڕەش و دەباشن سەری ڕەش و دەباشان نەخۆشین بۆ کوردستان نەخۆشین بۆ کوردستان میلەتی کورد کە هەستان میلەتی کورد کە هەستان پێتان چۆڵەکەن کوردستان پێتان چۆڵەکەن کوردستان پارتی وێچێتی و گۆڕان پارتی وێچێتی و گۆڕان کوردستانیان هەڵتەکان کوردستانیان هەڵتەکان نەفرەت لە خائینەکان نەفرەت لە خائینەکان وە دەریان نێن لە کوردستان و دەریان نێن لە کوردستان وەرتێ و باڵەکایەتی وەرتێ و باڵەکایەتی یەکەمن بۆ ئازایەتی یەکەمن بۆ ئازایەتی نەفرەت لەسەر کردەکان نەفرەت لەسەر کردەکان جاشی تورک و ئەردۆگان جاشی تورک و ئەردۆگان بسمیلا بە ناوی خوای گەورە و میهرەبان هاوڕێیان ئەندامان چالاکوانان هەمووتان زۆر بەخێر بێن بە ناوی ڕێکخراوی داکۆک بە خێراتنتان دەکەیت لە حەفدەهەمین ساڵیادی تیرۆرکردنی شەهیدی قەڵەم سۆرانی مامەحەمە ئەم ڕۆژە بەرز و پیرۆز زیاد دەکەینەوە لە شاری گڵازگۆ ئێستاش یەک خولەک دەوەستین بە بێدەنگی بۆ ڕۆحی پاکی شەهیدانی قەڵەم ئێستاش وتاری ڕێکخراوی داکۆک لەلایەن کاکە هەڵمەت داهیر با بفەرموێ. وتاری ڕێکخراوی داکۆک سەرەتا بەناوی خوای گەورە میهرەبان بە خێراتنی هەموو لایەکتانەکەین ئەرکتان کێشا و ئامادەبوونتان وەفایە بۆ ڕۆژنامە نووسی جوانە مەرگ ئەو ئامانزی لە پێناوی شەید کرا بەڕێزان لای هەمووان ئاشکرایە ئەمڕۆ ساڵیادی شەیدکردنی ڕۆژنامە نووسی جوانە مەرگ سۆرانی مامەحەمەیە ئەو دەنگە زوڵاڵە خۆشەویستە لە ڕۆژی 21 ئەوتی 2008 لە بەردەم ماڵەکەی خۆیدا لە کەرکووک شەید کرا گەرچی ئەو ڕووداوە کاردانەوەی گەورەی لەسەر ئاسیناوە خۆی و تەنانەت دەرەوەشی بە دوای خۆیداهێنا ڕێکخراوە جیهانیەکانی تایبەت بە مافی ڕۆژنامە نووسان و مافی مرۆڤی هێنایە دەنگ بەڵام تا ئێستاشی لەگەڵدا بێت نە بکەرانی ئەو کارە تیرۆریستە سادران نە ئامانجە گشتیەکان هاتوونە دی کە خۆلی لە ڕیفڕۆمێکی ڕاستەقینە ئەبینێتەوە لێرەوە لە ساڵیادی شەهیدکردنی ئەو قەڵەمە بنکولکارەدا نەفرەت لەو ئەقڵەتەکەین کە پلانەکانیاندا ڕشت و بڕیاری شەهیدکردنیاندا نەفرەت لەو ئەقڵەتە تا ئێستا بەکار و بەرکارە بۆ شەهیدکردنی ڕۆژنامە نووسان نەفرەت لەو دەستانەی بە چەکەوە دەڕژێژی گولەیان لە سۆران کرد نەفرەت لەو دەسەڵاتی دەیوێت ڕۆژنامە نووسان بێدەنگ و دەست بەسەر و شەهید بکەن نەفرەت لەو دەستانەی لە هەر کاتێک زیاتر ئامادەتر و کاراترن بە تفەنگی دەستیانەوە بۆ ترساندنی سەرکوتکردنی ڕۆژنامە نووسان و چالاکوانان و نووسەران نەفرەت لەو ئەقڵەتە حیزبی حکومڕانانە بێ کە لە هەناویاندا دەیان تاوانبار و دەیان جەلاد و سەدان جاش و چەندین مستەشار و بەعسیان داڵدەداوە ڕێزیان لێدەگرن و هەمیشە ئامادە و لە کەمیندان بۆ ئازاردانی ڕۆژنامەوانان و دەرپەڕاندنیان لە زێدی خۆیان شەهیدکردنی پۆلێک لەو ڕۆژنامە نووسانە وەکو سۆرانی مامەحەمە و عەبدولستار تایر شەریف لە کەرکووکەوە و سەردەر عوسمانی جوانە مەرگ لە هەولێر و کاوە گەرمیانی لە کەلار مانەی هاوبەشی ئەقلیەتی و حکومڕانیەکەیانە هەمیشە حیزبەکانی دەسەڵاتی کوردی لە خاڵی سەرکوتکاریدا یەکسانن و هاوبەشی شەریکن شەهیدکردن بێدەنگکردن شار بەدەرکردن سیناریۆ دروستکردن خاڵی زەقی هاوبەشیانە و لە مێژووی ستەم و نادادی و دژایەتی میدیاکارانی دوور لە تەوژمی سیاسی حیزبەکەیان بەڕێزان ئێوە باش ئەزانن شەهیدانی قەڵەم لە دژی ئەو تاوانە نەدەیانووسی کە لە هەناوی حیزبەکان خۆیانەوە لەدایک دەبوون دەسەڵات لەسەری کۆشش کرابوون تاو کاتەی لە ژیاندا بوون سربەزانە و ئازایانە ئەیانووسی بۆ ساتێکیش کۆڵیان نەدا لە قسەی حەق و ڕاستی ڕاستیەک هەیە ئەبێ ڕوون بێ لای هەمووتان ئەوانەی دەنووسن و قسەی حەق دەکەن پێویستە پێشبینی ئەوە بکەن ڕۆژێک لەلایەن سمێڵ باربڕەکانی دەسەڵاتەوە خەڵتانی خوێن بکرێن وەکو پیشەی هەمیشەیش کەس نەزانێ بکوژانیان بۆ کوێچن و چیان لێدێ ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک بڕیارماندا ڕێزکە و ڕێگەی ڕۆژنامە نووسان و حەق بێژان بڕۆین و بۆ ساتێکیش لیان لا نەدەین بڕباشمان بەوە هەیە ڕۆژێک لە ڕۆژان هەر کورد زمانێک شەهید بکرێ یاخود ئازارترا و ئەشکەنجەدرا ئەوە لەلایەنی دەسەڵاتەوەیە چووکە مێژوو شایەتیانە ڕێکخراوی داکۆک هەشاد ئێستاش
وتاری بنەماڵە خوێنرێتەوە لەلایەن کاکە سادر سەلیم با بفەرمێت. بە ناوی خوای گەورە و میهرەبان، میوانانی ئازیز، چالاکوانان، ئازادی خوازانی خۆشەویست بەخێر بێن. بەڕێزان، بە ناوی ماڵباتی شەهیدی قەڵەم ڕۆژنامەنووسی تیرۆرکراو سۆرانی مامە حەمەوە بەخێرهاتنتان دەکەین بۆ بەرزڕاگرتنی 17یەمین ساڵیادی تیرۆرکردنی شەهید سۆران. بەشدارانی بەڕێز، بەشداری خەڵک لە چین و توێژە جیاجیاکان لە هەموو ساڵێک لە ساڵ ڕۆژی تیرۆرکردنی شەهیدی قەڵەم جێگای دڵخۆشیمانە. پاڵپشتیەکی معنەوی گەورە دەبەخشێت بە ئێمە و بەکەیسی شەهید سۆران. هەروەها سلمێنەرە بۆ لەبیر نەکردنی ڕۆژنامەنووسێکی گەنجی بوێری یاخی لە پێناو چاکە و سوودی کۆمەلگا و هەمووان گیانی خۆی بەخت کرد. هەڕەشە لێکردن و نەدەستکەوتی مادی ساردیان نەکردەوە و ملکەتی دەسەڵاتی گەندەڵ نەبوو. هەروەها ئامادەبوونتان بەشێکە لە بەگشتداچوونەوەی ئەو نادادی و زوڵم و ستەمەی بەرامبەر میلەت دەکرێت. بەڕێزان، لای هەموو خەڵکانی ناڕازی و ئازادی خوازان ڕوونا کە ڕۆژنامەنووس سۆرانی مامە حەمە لەسەر حەقبێژی و چەسپاندنی دادپەروەری و بیرۆڕای ئازاد تیرۆر کرا. ئەو بە قەڵەمەکەی لەسەر ڕووپەڕی ڕۆژنامە و گۆڤار و ماڵپەڕەکان ڕەخنەی توندی لە دەسەڵاتدارانی شاری کەرکووک و سەرۆکایەتیەکانی کوردستان و حیزب و لایەنە بەرپرسەکان دەگرت بەبێ جیاوازی نەتەوەیی و بەتایبەتی کاربەدەستانی فەرمانڕەوای کورد لە ناو کوردیشدا پارتی دیموکراتی کوردستان بە هۆکاری سەرەکی دەزانی. هەروەها لێرەشەوە بۆ دەیان جاری دیکە ڕای دەگەێنین کە لە خوێنی شەهید سۆران لە گەردنی ئەستۆی خوێناوی حیزبی کوڕ و باوکی پارتیە تا ئەو کاتەی بکوژی تەسلیمی یاسانەکەن لە خوێنی بەنەحەق ڕژاوی سۆران خۆش نابین. شکۆدار بێت یادی شەهیدانی قەڵەم و حەقیقەت، سۆران و سەردەشت و کاوە و وەدات. چالاکوان، سادر سەلیم، گلاسگۆ، 2025 تەموزی 2010 گولەیەک نەک تەنها ژیانی کوڕێکی 21 ساڵی پڕ لە ئاواتی بێدەنگ کرد، بەڵکو دەنگی ڕازگۆیی و ئازادی ڕۆژنامەگەریشی لە هەرێمی کوردستان بێدەنگ کرد. ئەمڕۆ 17 ساڵ پاش ئەم کارەساتە هێشتا دەستی عەدالەت نەگەیشتۆتە تاوانباران. سۆرانی مامە حەمە ڕۆژنامەنووسێکی گۆڤاری لڤین بوو، ئەو کەسەیەک بوو کە نەیدەزانێت چۆن دەم لە ڕاستی بگرێت. هەر ئەمەش کارەساتی بەسەردایەنا لە بەردەم ماڵی خۆیدا لە کەرکووک و لە باران کرا. ئەم کارەساتە تەنها تیرۆکردنی تاک نەبوو، بەڵکو پەیامێک بوو هەموو ئەو کەسانێک کە دەیانویست لە دژی گەندەڵی و تێشکانی سیستەم بنووسن. چی کردبوو سۆران کە ئاوا تیرۆرکرا؟ تەنها ئەوەی کردبوو ڕاستی دەگوت، لەسەر گەندەڵی دەسەڵاتدارانی کوردستان دەینووسی. ئایا ئەمە گوناحێکی گەورە بوو؟ ئایا داواکردنی ئەوەی حکومدارەکانمان پاک و نەزیان بن شایستەی مردنە؟ دوو مانگ بەر لە کوشتنی سۆران هەڕەشەی مردنی لێکرا بوو، بەڵام وەک ڕۆژنامەنووسێکی ڕازگۆ بەردەوام بوو لە کارەکەی. دەیزانی مەترسی مردن لێوەی نزیکە، بەڵام پێی وابوو کە کۆمەلگە شایستەی ئەوەیە ڕاستی بزانێت. ئەو نەیدەزانێت لە کۆمەلگایەکدا دەژیت کە تیایدا ڕۆژنامەنووسانی ڕازگۆ بە گولە کپ دەکرێنەوە. سۆرانی مامە حەمە نەمردووە، ئەگەر یادی بکەینەوە، نەمردووە ئەگەر شۆڕشی ئەو دژی گەندەڵی بە بەردەوامی پێدەدەین، نەمردووە ئەگەر وەک ئەو زەردمەندە بین لە گوتنی ڕاستیدا. بەڵام گەورەترین ڕێزگرتن لە یادی ئەوەیە کە عەدالەت بەجێ بهێنین، بکوژانی ئەو لە تۆڕی عەدالەتدا بهێنین و سزای خۆیان وەربگرن. خێزانی سۆران 17 ساڵە چاوەڕوانن، چاوەڕوانی ئەوەن کە کوڕەکان لە بەشدا ئاسوودە بێت بەوەی ببینێت تاوانباران سزای خۆیان وەرگرتووە. ئیتر چەندە چاوەڕوان بن تاکەی دەسەڵات بێدەنگ دەبێت. ئەمڕۆ کە ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستاندا هەر لە مەترسیدا دەبێت ڕوومان لە وێنەی سۆران بکەین و پێی بڵێن براکەمان ئێمە بەردەوامی لە ڕێچکەی تۆ تا بکوژان لە چنگی عەدالەتدا نەبینین، دەنگمان بێدەنگ نابێت. ڕاستی هەمیشەییە، دڕندەیی تێدەپەڕێت. سۆرانی مامە حەمە هەمیشەیە، تاوانباران تێدەپەڕن. یادی پیرۆزی سۆرانی مامە حەمە هەمیشە لە دڵماندایە. دەستان خۆش بێت. سەرانسەری کوردستان خەڵکی ئاسایی ناڕەزایەتی دەردەبڕن، نەک بۆ دەسەڵات، نەک بۆ سیاسەت، بەڵکو بۆ مافە سەرەتایەکانیان، موچە، خزمەتگوزاریە گشتیەکان، ئازادی و کەرامەت. بەڵام لە بەرامبەردا چیان دەست دەکەوێت؟ گازی فرمێسکڕەش، لێدان، فیشەک، دەستگیرکردن. ئێمە بەتوندی ئیدانەی هێرشە توندوتیەکانی سەر خۆپیشاندنانی ئاشتیانە دەکەین لە کوردستان لەلایەن هەردوو پارتی یەکێتیەوە. ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە کە بانگەشەی نوێنەرایەتی دەکەن، ئەمە سەرکردایەتی نییە، ئەمە حکمی مافیاییە. دەتوانین کەسێک بێدەنگ بکەیت، بەڵام ناتوانین نەتەوەیەک بێدەنگ بکەیت. خەڵک پاشەکشە ناکات، نەک ئەمڕۆ نە هەرگیز. لەگەڵ هەموو ناڕزایەتیەکاندا وەستاوین، ئێمە بۆ دادپەروەری وەستاوین و ئێمە بەڕوونی دەڵێین بەسە، ئیتر بەسە. مولایەکەکەین بەڕێزان لای هەمان ئاشکرای ئەمڕۆ 17 ساڵ تێپەر دەبێت بەسەر شەهیدکردنی ڕۆژنامەنووسی جوانەمەرگ سۆرانی مامە حەمە.
شهیدی پێنووس شهیدی ڕەحنا شهیدی حەق شهیدی هێزر و ڕۆشنگەری شهیدی بەرپەرجدانەوەی زوڵم و ستەم شهیدی دژی گەندەڵ و گەندەڵکاران شهیدی ڕێگەی ڕاستی و حەقبێژی شهیدکراوانی ناوبرا و مۆتەکێکە لە مری ئەندامدەرانی ئەو کارە ترسناکە ساڵاتیشی پەیامێکە بۆتە سەڵات کە کوشتن و چاوسورکردنەوە و ترس و تەقاندن و زیندانیکردن نامان ترسێنێ و نامان بەزێنێ لە نەبوونی ناساییدا هێرش دەکەنە سەر چالاکەوانی یاسایی پارێزەر شوان سابیر لە بوونی دیکتاتۆریشدا سۆرانی مامەحەمەکان شەهید دەکەن هەروەکو چەند ڕۆژی ڕابردوو بینیمان حەسەد ڕەحمان شەهید کرا لەلایەن جێگری بەڕێوەبەری ئاسایشی سۆران سەمەد عومەر لە ساید و حیزبی گەندەڵ و چەتە ئاسا قەڵەمە جوانەکان ورد و خاشیان کرد و پەنجەکانیان شکاند سیناڕۆیان بۆ دروستکردن و بۆ پیاوازەکان ئەشیانەوێ بەم کاران هاواری ئازادی بخینکێنن بەڵام خەیاڵیان خاوە ئێوە یەک بە 6 مانگ لەدایک بوون پێش هاتنتان لای ئێمە دەمێک کە مردوون ئێمە لێرەوە بە بکەری کارەکان ئەڵێن پشوو درێژین بەڵام لە خوێنی کۆی گشتی بە نەحەق و ژاوان خۆش نابین بێدەنگ نابین کەیسی سەرجەم شەهیدانی دەستی خەدر و ستەمی کوردی لە ناخی هەموو مرۆڤێکی ئازاددا بەکراوەی ئەمێنێتەوە تا ئەو ڕۆژەی دادگای گەل دادگایتان دەکات چونکە پەیامەکانی ئێوە لەبەری خزمەتکردنی گشتی بۆ بە سیناریۆ دروستکردن شار بەدەرکردن کوشتن لەکردنی ئەو کارانەش درێخیتان نەکردووە کەڕن لاڵن نابینان نابیستن ئێستاش لە نیشتمانی ئێوەدا خەوبینین بۆ بەکوشتن لە نیشتمانی ئازاددا بوون بە شەمشەمە کوێرە لێمان لە نیشتمانی پێکەوەیدا بوون بە دەرکردن لێمان زیندانی کردن گولە بوو بە بەشمان لە نیشتمانی هەموواندا هەمووشت بۆ ئێوە هیچن بۆ ئێمە هیچ لە نیشتمانی ئێوەدا هەمووشت بۆ ئێوە و هەموو شتێکیش بۆ ئێمە هیچ لە نیشتمانی کوردیدا ناوی یەکەم ڕۆژنامەنووس شەهیدە و دیارە بەڵام ناوی کۆتایی نادیارە چونکە پیشەی خۆتانەوە و بەویراسی بۆتان بەجێماوە بەڕێزان لەم ڕۆژەدا ئەڵێن شەهید سۆرانی مامەحەمە هەموو ساڵێکە لە دڵمان نابەکراوەی ماوەتەوە و لە ناخماندا چرۆی عشق و پێکەوەی هەیە تۆوی ئازادەیی ئەڕوێنین سەری لەو کەسانە بەرزترە کە لە ئێستا لە ترۆپی دەسەڵاتن و خۆیان پێ هەموو شتێکە بەڵام لە کرداردا هیچن لێرەوە پێیان ئەڵێن بە شوێن پێی شەهید سۆراندا ژیان بەردەوامە نەترسنۆکی تەمەند و ئاخات نە ئازادی لێرەوە بۆ دەسەڵاتەوە ئەڵێن کوا بکەری ئەو کارە و دەسەڵات و تاوان باران هەی دەسەڵاتی جاسووسی ئازادی بۆ ڕۆژنامەنووس ئێمە هەمووان قەڵەمین لە ڕێتان ئەبین بەمین ئێمە هەموومان سۆرانین لەسەر ڕێبازی ئەوین لە کۆتاییدا ئەڵێن ناترسین نابەزین نە درۆن نە بوختان نە بە چاسوورکردنەوە نە بە چەکەکانتان نامەترسێن و نامان بەزێنێ یەک مێژ بە یەک گامێش دەستان خۆش بێ ئەی چەکداری بێنان و ئاو ئەی کۆی لێ ژێر دەستی ناپیا لە بەر دزی تەقەم لێەکەی برت نەچێ من ئازادی من ئەو خۆرم ئەمڕۆ نەبێ ڕۆژێ هەڵدێم من شۆڕشی سکی برسیم دژی جەلادی سەر کورسیم ئاگرم بۆ گەلی ئەسووتێم ئەی بەش خوراو خاکم لە گوڵی تفەنگم بێ باکم ڕۆژێ سەری سەرۆکتان ئەخەمە ژێر پێم دەستان خۆش لە سۆلەری شەهید سۆرانی مامەحەمە ئەو شەعرە دەڵێم فولە چای وشە مەکەن با تاریکی سەرتان نەخوا گلێنەی قەلەم کوێر مەکەن بۆ مێژوو نەفرەتان نەکا لە هەر شوێنی زمانی رەخنەیان بری لە هەر شوێنی ڕەنگی ڕاستیان گۆری لەو شوێنە ئازادی لە خاو دەکرێت دەسەڵاتی ترسنوک شەهید قەلەم سۆران مامەحەمە هەفتەمین ساڵیادا تیرۆرکردنا سۆرانی مامەحەمە پەیامەکە ڕۆن و ئاشکرا بۆ دەسەڵاتێ کە ئەف دەنگی ئازاد نەب تیرۆرێ نەب ترسێ نەب ڕەشبگیریە نەب زیندانیە بە هیچ شێوەیەکی نایەتە بێدەنگکردن پەیاما me ku Soran Mameheme şehîd wî dat Şükrî Rêkanî Serdaş Osman heval zîndaniyet bihedînan peyama ku ron û aşkera tîreke bû cud bine mala û milîşiyatê wan ke dengê azad ne bimbird girit ne paş ve çî dengê azad roj bi rojê berev paş ve ye pitirtir e geştir e mezintir e şêwekî rê xwebêktir e şêwekî rê xistîtir e peyameka ron û aşkera medvêt navêva hevalam navêva hawreyam gehîne desalata partiyê ketî yekem ke şehîdkirina weş Soranê Mameheme û gişt şehîdekanî tir wekî ev me benê ke gotin heta gehte zîndaniyet bihedînan peyama we ew e ku hewet vêt reşbîgiriyê tirsek û birsekê bêxne dilê xelkê Kurdistanê ke êwe tîrorê û zîndaniyê di me tirsînin ev e peyameka ron û aşkira bû hewe ne em paş veçîn ne em desta dahêlîn ne em tenazilê bû her heqûqekê tokê ayîndeyê Kurdistanê
آینده گنج بو گنج کردستان نبو ملیشیات هوا وجود بنا مالت هوا فوجرخانه آبوریا هرما کردستان بخو به هشتگ پی درست کردیا جهنمک بو ایمه درست کردیا بو خلق هرما کردستان درست کردیا مدید وی هیوه دا اف هیوه بوری دا پارتی کتیب تایبتی پارتی کرش بگیریک و توقاندنک و ترسک و برسک البهدینا و منطقه اداره سران سربخو درست کردیا شهید کردن کسی که داخواز مافی خوی سرطایی کرد کاره سر مافی خو کاره باید یا سر شقام داخواز کاره بید کرد حتی تیرور کردن مدید پارلمانتارک وگی سیپان آمیدی که حسانات دیپلماسی هی نشد کس نشد گل باقی که پارتی هند چتا و هند میلیشیات سرش فرای کرنه ایران تیرورا کساتی و بیب کنه پاوش نصر ریکا زاخو و دهو که اوه چطور گهینید پارتی اکتی هند لواز بوینه برگی وی رخنه برگی وی قلمی برگی وی لیدوانه که آزاد ناگیرن ابد باوری تند و تیجیه باوری زندان کرنه باوری تیرور کرنه باوری و تشته چپالا هی بس اوه هند بینن او رو که گلک آشکرا نه ترس نه زندانی نه تیرور هر تش ما پاشوانا بد برو واجی هوا ایداد کش 100 ایداد هات نوجوده هوا شکری رکانی کشت چند حوال هات نشیناوی هوا حوالت ما زندان کنه زندان باید هوا نیست که 8 نفر شیلات زیدو که زندان کردن ام تواب بوین ام دمای کاتید ام سگم چه وزلترین پیام کارون آشکرا ابو سران پارتی ایکتی که دماهیش که هوا نیزیکه و دنگ آزاد آینده کردستان هر با آزادی خوازایا